بسم الله الرحمن الرحيم. من محمد حكيم جبار كارگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵ ئیسلامی کوردستان. وێڕای دەستخۆشیم لە تۆڕی میدیایی کۆمەڵ پشتیوانی کەمپینەکەشیانەکەم چکە بە پێی ئەزمموی سیاسی و پەیوەندیەکانم کە زۆر جار بۆ داکۆکیکردن لەوانەی کەوا بە زوڵم گیراون ویان دواتر بند کراون ئاگای چەند دۆسەیەکەم کە پشتگیری کراون بۆ ئەوەی ئیفرات شەرتی بیانگرێتەوە، بەڵام بەداخەوە هەندێک لە حاکمەکان ئەو داوایانە ڕەت دەکەنەوە بە حکمیەوەی گوایە یاسای تیرۆر ئیفرات شەرتی ناگرێتەوە. کامەش پێچەوانەی یاسایە چکە هیچ دەقێکی یاسایی نییە کە ئیفرات شەرتی ئەوانە نەگرێتەوە کە بند کراون بە پێی حکومەکانی یاسای تیرۆر. بەداخەوە زۆرێک لەوانەی کەوا بند دەکرێن بە پێی حکومەکانی مادەکانی یاسای تیرۆر دوو جار زوڵمیان لێ دەکرێت، بگرە توانین بڵێن سێ جار زوڵمیان لێ دەکرێت کە بند دەکرێن لە کاتی لێکۆڵینەوە بە زوڵم ئاعترافیان پێ دەکرێت و پاشان ئەوی دەقەکانی یاسای تیرۆریان بەچرا ئەچەسپێ کە ئەوان ناگرێتەوە، بەڵام هەر بە زوڵم ئەویان بەسەر دەچەسپێ و پاشان سێم جار کاتێکەوە ئیفرات شەرتی ئەیانگرێتەوە، بەڵام ئەوەش ڕەت دەکرێتەوە کە ئەمانە پێم وایە جۆرێکە لە زوڵم و هەر خودی یاسای تیرۆر هیچ پاساو نماوە بۆ مانەوەی کۆمەڵە یاسای تر و بەتایبەت یاسای سزادانی عێراقی هەیە کە دەکرێت کار بەوە بکرێت بە حەقیقەت خودی یاسای تیرۆر بۆ خۆی ڕێگرتنە لە ئازادیەکان و ئازادی بەندکراو و ئازادی لە کاتی لێکۆڵینەوە. ئەمانە هەمووی لە لای من جۆرێکە لە زوڵم وێ ڕایەوەی کەوایمە ئیدانەی هەموو کارێکی تیرۆر و تیرۆریستی دەکەین. من پارێزەری ڕاوێژکار حەیدەر حەمەڕەشید سادق. سەرەتا و هەڵمەتە بە هەڵمەتێکی مرۆڤ دۆستانە و یاساییانە وەسفەکەین و پشتگیریەکەین لەبەرەوەی کە زۆرێک لەو حکم دراوانەی کە لە چاکسازی گەورانە حکم دراون بوونەتە کەسی چاکساز و ئەو مەرجەش کە ئەوان دایانەوە ئەڵێ بە مەرجی چاکسازی و ئەمەش مافێکە لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزاییە بەپێی ئەو بەدواداچوونەی ئێمە کردومانە هەموو زۆربەی ئەو حکم دراوانەی کە لە زیندانەکاندان شمولیانەکە و هیچ نەسێک ڕێگر نییە لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزایی بۆ زۆرێک لەو حکم دراوانە، چکە لە مادەی 330 و لە چەند بڕگەیەکی تری قانونی ئوسوڵی محاکەماتی جەزاییە بەڕوونی ئەوە دەرەکەوێت کە ئەو کەسانی کە سێ لە سەر چواری حکومەکەیان بەسەر بردووە ئەتوانن داوا بکەن و لە ڕێی ئیدارەی سجنەوە راپۆرتی چاکسازی بوونیان بەرز بکرێتەوە و دواتریش بڕیاری یەکلاکەرەوە ئەدرێت بۆ ئەوەی کە ئازاد ببن و بێنەوە ناو کۆمەلگا و سوودیان بۆ کۆمەلگا هەبێت. حاڵەتێکی تریش کە ئێمە تێبینیمان کردووە کە ئەوەی ڕێگریەک هەیە بۆ ئەوەی کە ئەمانە شمولی ئازادبوونی بەمەرجەکەن کە ئەمە پێچەوانەی یاسایە و پێچەوانەی مافەکانی تۆمەتبارە و پێچەوانەی سەرجەم ئەو بەڵگەنامە و ئیتیفاقە نێودەوڵەتیانەیە کە تایبەتە بە مافی تۆمەتبار، چونکە کە تۆمەتبارێک بەپێی قانون ڕێگەی پێدراو بوو و چاکسازیش لە باری ئەو کەسا ڕوویدا بێت هیچ ڕێگرێکی تر نییە و هێشتنەوەیان لە زیندان مافیان پێشێلەکرێ و مافی کەسوکارەکان پێشێلەکرێ و ئەتوانم بڵێن مافی کۆمەلگاش پێشێلەکرێت، چکە زۆرێک لەو زیندانیانە چاکسازیتیانە ڕوویدا و پێویستە بگەڕێنەوە بۆ ژیان و خزمەت بە کۆمەلگا بکەن. بەندە عەبدوڕەحمان ئەبوبەکر لە ڕۆژنامەنووس و لە پێشتر لە میدیای کێنێن و بستنەوەی گۆڕان و ئێساش هەر بەردەوام لێ پشتگیری ئەو کەمپینە ئەەکەم بە تەواوی هێز و توانای خۆمانەوە بەتەمان ئێمە هێز و توانەمان قەڵەمە ئەو کەمپینە کە بۆ گەڕانەوەی مافە بۆ مافکراوان و ئەو کەسانەی کە لە حکمی خۆیان تەواو کردووە کە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستانان هیوادارین حکومەتی هەرێمی کوردستان بە خێرایی ئاوڕێکی جددی بداتەوە لە ئەو کەسانە و مافیان بۆ بجێڕێتەوە ئەگەر چی مافی ئێمە پێشێلەکەن، بەڵام هیوادارم مافی ئەو کەسانی کە لە چاکسازیەکانان و ماوەی حکم و کاری و یاسایی خۆیان تەواو کردووە بە زووترین کات ئازاد بکرێن. هیوای سەرکەوتیش بۆ هەموو هاوڕێیان بە هەموو شێوێک پشتگیرین، پشتیوانتانین. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. من بەدریە ئیسماعیل پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان پشتیوانی خۆم بۆ کەمپینی تۆڕی میدیای کۆمەڵ دووپات دەکەمەوە.
باوەڕم وایە فەلسەفەی سزادان بریتیە لە چاکسازی لە کەسی تاوانباردا و ئەوەی لە چاکسازیەکانی هەولێر و سلێمانی دەگوزارێت تەواو پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤە. وەکو بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان پشتیوانی خۆم بۆ داواکاری ڕەواو یاسایانەی سزادراوان بە یاسای تیرۆر دووپات دەکەمەوە کە دەبێت مافی ئازاد بوون بە مەرجیان بە پێی یاسا بۆ دەستەبەر بکرێت. داواش لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان دەکەم بە دەنگ ئەم دۆسیە یاساییە بن لە پێناو سەروەربوونی یاسادا. من پارێزەرجیادم لە دادگای هەڵەبجەی شەکەم. طبعا ئازادکردنی بە مەرجیان یەکێکە لە مافەکانی حکم دراو ئەویش کاتێک کە لە سەرچواری عقوبەکەی بڵێن بەسەرەبا لە نەو زیندانە و بۆ نەوجەوانیش کاتێک کە دوو لە سەرسی حکومەکەی بەسەرەبا و پاڵپشت بە راپۆرتەکانی بنکەی چاکسازی ئەگەر بێت و بڵێن توێژەرەکان لەوە توێژەرە بەڕێزەکان پاڵپشتیان کرد کە ئەم کەسێکی چاکسازوا بۆ ینی لە ماوەی حکومدانیدا کەسێکی باش بووە و سلوکی باش بووە ئەو کاتە بڵێن کە تەلەبوشتی تەقدیم کرد پێویستە لەلایەن محکەمەی جونحەوە بڵێن بڕیار بدە بڕیاری بڵێن ئازادکردنی بە مەرجی بۆ دەربچێت بەڵام بەداخەوە ئێستا ئەو مافێت تۆمەتبار ینی قرارێکی تەمیزی هەیە لەو بارەوە کە ڕێگری کردووە کە ڕێگەی نەداوە بە ئازادکردنی بڵێن بەمەرج بۆ ئەو کەسانێک کە حکم دراون بە تاوانی تیرۆر بۆی ئەو بڕیارە بە بۆچوونی ئەمە بڕیارەکە هیچ چوارچێوەیەکی یاسایی نیە و پێچەوانە یاسایە چونکە ئەو حاڵەتانەی بڵێن کە ئیستیسنا کراون کە هەڵاوی کراون لە قانونەکەدا جرائیمی ئیرهابی تێدا نیە بۆیە ئێمە ینی وەکو خۆمان وەکو پارێزەران پشتگیری ئەم کەمپینەی بەڕێستانەکەین و ئەو قرارەی کە محکەمە دەری کردووە قرارێکی تەمیزی بە قرارێکی یاسایی نازانین و پێمان وایە هیچ چوارچێوەیەکی یاسایی نیە. سەبارەت بە چارەنووسی بەندێکە حکوم دراوەکان لە هەرێمی کوردستان بە تایبەت لە هەردوو شاری سلێمانی و هەولێر دوای مانگرتنیان بە بەرکەوتنیان لە دەرفەتێکی یاسایی پێوترێ ئازادبوون بە مەرج. ئازادبوون بە مەرج دەرفەتێکی یاساییە لە یاسایی ئوسولی محاکەماتی جەزایی لە مادەی 331 دراوە بە کۆی حکوم دراوان جگە لەو 5 حاڵەتی کە ئیستیسنا کراون و هەڵاواردنێک نانگرێتەوە گینە تەواوی حکوم دراوان پاژەوەی ئەو مەرجانیان تیاوەتی دیەکە بریتە لە چاکسازبوونیان و باشبوونیان و راپۆرتێ بەرزەکرێتەوە بۆ ئیدارەی سجنەکە. ڕاستە ئەم دەقەش بە شێوەیەکی جیاوازی هاتەوەواتە لایەنی پەیوەندیدار کە دادوەرانن ناخاتە حاڵتی پابەندی تەواوەوە واتەوەی پێڵێن ئیلزامیان ناکا بە شێوەیەکی جیاوازی ئەم ڕێگەیەدا. بەڵام مەترسێکی گەورە هەیە ئەو ژەوەی هەرێمی کوردستان دوای ئەوەی ئەم دۆخە ئابوووریەکەی خراپ بووە ناکرێت چاکسازیەکانی بەم دۆخە بن کە هەیە و ئەوانەشی کە تیامێننەوە لە بەندیەکان ئەو دەرفەتانی کە لە یاسادا ناون یاسای وسوڵی محاکەماتی جەزایی لە ساڵی 1970 دانراوە. ئەم دەرفەتە یاساییە بە تایبەت بەشێک لەوانە بەتوانین بڵێن بەشێکی زۆریان هەم چاکساز بوون هەم ئێستا دوای دابڕانیان لە خوێندنەگەڕێنەوە بە خوێندن بیستومە ژمارێکی بەرچاویان ئێستا چوونەتە زانکۆ بە بەندی ئەخوێنن کەواتە ئەم دەرفەتە تەواو یاساییە. من بەش بە حاڵی خۆم وکو یاساییەک پشتیوانی گەورە لە کەمپینی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ پشتیوانیکردن لە وەرگرتنی ئەم دەرفەتە و ئاسانکاری بۆ ئازادبوونیان بە مەرجی ئەوەی کە ئێمە تەواوی و کەسانی کە حکوم دراون چاکساز ببوون لەگەڵەوەشی داد و پاتێکەکەمەوە کە هەرگیز هەڵمەتەکەی پەیام و قسەی ئێمە ناچێتە خانەی بەرگری لە تیرۆر لە کەسی تیرۆریست وە کەسێک کە تاوانکارە. منە و زانیاریانم نییە لە ئێستادا چونکە ئێمە باسی تەواوکردنی وادە ناکەینەوە کە ئەو ماوەی کە پێوترێت مودەی محکومیەت ئەو ماوەی کە لانی دادگاکان لایانی جێبەجێکاری دەقی یاسایین واتە دادگا نابێ بێت دەستکاری دەقی یاسایی بکە بە زیادکردنی یا کەمکردنی باسی مودەی حکومەکەکەین. ئەم ماوەی حکومدانە ئەگەر بۆ نمونە 20 ساڵ حکوم درابوو ئەگەر 20ەکەی تەواوکردەوە کێشەی نییە و بخۆی بەرەبێ پێویستی بە ئیفرادی شەرطی نییە ئەم دەرفەتەکە لە یاسا کراوە. ئەم هەڵمەت و جۆرە شرۆڤەکردن و هەڵا دروستکردنە بۆ ئەوەیە کە کەسانێکی وە چۆن دەرفەتەکە لە یاساکە هاتووە لە 1975 ماوەی حکومەکان تەواوەکەن لە 1925 ماوە. ئەم دەرفەتە تۆی بە کەسی محکوم دوایەوەی کە چاکساز بووە راپۆرتێ لە ئیدارەی سجنەکە و بەرزەکرێتەوە پاش ئەوەی کە ڕەزامەندی لایانی پەیوەندیدار وەرەگرێ پاش ئەوەی هەموو مەرجەکانی تایەتە دی ئەمجا ئەم پرۆسەیە لەلایانی دادگای تایبەتمەندە بۆی دەرەچێ واتامە لێرە دووپاتێکە بۆ بەرگری نییە لە کەسی تاوانبار بەڵکو بریتە لە هەوڵێکی باشتر بۆی پرۆسەی چاکسازی چاک بکەین چونکە ئێمە فەلسەفەی تەشریع یاخود فەلسەفەی سزادان بریتە لە چاککردنی کەسی لادەر
کەسی تۆمەتبار کەسی تاوانکارە بێ چاکی بکەی ئەجینا ئەگەر وا بۆ هەموویمان ئیعدامە کرد و ئیتر کۆتایی بە پرۆسەکە هەر نە سجنەما و نە دادگا و نە محکەمە و لێرە کە ئێمە هین پرۆسەی زۆرێک لە ئەوانەی پێدەوترێ سزای کاری تاوانکاری بریتین لە بەندکردن مادەم ئەم کارە بەندکردانە زیاترن لە 6 مانگ کەواتە دەرفەتەکانی ئازادبوو مەبەرزیانگرێتەوە ئەم دەرفەتانە بەپێ ئەو مەرج و شەرتانەکایانە بۆی ئەم حاڵەتانەی ئێستا لە چاکسازیەکانە بیچین کە بریتە لە مانگرتنی زۆر و هەندێکیان لە لێواری مردنانەوە کارەساتە کۆتایی پێبێ ئەوە ماف نییە لە قانوندا چەسپێنرابێ بۆ کەسێک کە زیندانی کرابێ بەڵکو ئەوە دەسەڵاتی دادگایە کە پێی دەدا دوای ئەو شڕت و شڕوتانەی کە باسم کرد پێویستە پێی بدا لەبەر چۆن هۆکارە یەکەم ئەو پەستان و ئەو فشارەی لەسەر موسسە عیقابیەکانە کەمتر دەبێتەوە دوو حیکمەت لە ئیفرازی شەڕتی چییە ئەوەیە کەسێک ینی حکمت لە سزادان ئەوەیە کە کەسێک ینی سلوکی باش بوو بێت و ئیسلاح بوو بێ و لەو چاکسازیە لە سیستەمی چاکسازی ئیسیفادەی کرد بێ ئامادە بێ بۆ ئەوی بگەڕێتەوە ناو کۆمەلگا ئەنجا ئەگەر بێت و کەسێک بەر لە وادەی کۆتایی هاتنی سزاکەی خۆی گەشت بێت بەوەی کە ئامادە بێ بۆ ناو کۆمەلگا لەو حاڵەتەدا پێویستە دادگا لە بەرچاوی بگرێت و بڕیار بدات بە ئەوەی کە ئیفراز شەرتیان بۆ بکرێت و بەر لە کۆتایی هاتنی ماوەی سزای یاسایی خۆیان بیان خاتەوە ناو کۆمەلگا و دەریان بکە بەنسبەت پشتگیریشەوە ئەمە پشتیوانی هەموو کەمپینێک و هەموو هەوڵێکی جددی دەکەین کە لە چوارچێوەی یاسادابێ بۆ لە پێناوی بەرژەوەندی گشتی دابێ ئەو سزادراوانەی کە ئێستا لە گرتوخانەکانن لە موسسە عیقابیەکانن ئەگەر ئەو شەرت و شڕوتانیان تێدابێ ئەگەر ئامادە بن بۆ ئەوەی بگەڕێنەوە ناو کۆمەلگا سوودی تەواویان لە سیستەمی چاکسازی وەرگرت بێ بۆ نامەفروزە ینی پێویستە دادگا لە بەرچاوی بگرێت و ڕەچاوی بکات و بیانگەڕێنێتەوە بۆ ناو کۆمەلگا من وەکو پارێزەرێک پشتگیری هەر کەمپینێکە ئەەکەم کە بە عەدالەت بەڕێوە بچێ و مادام کەسێکی شتێ لەسەر چواری عقوبەکەی جێبەجێ کردبێ یان بەسەری داسەپێنرا بێ و فرسەتی ئەو مەرجانی تێدا بێ کە جارێکی تر بگرێتەوە ناو کۆمەلگا بە دڵنیایی پشتگیری جێبەجێکردنی دادپەروەرانەی ئەو کەمپینە و ئەو ئەەکەم چونکە ناکرێت لەناو بۆ هەندێک کەس ئەم مەرجانە بگرێتەوە بۆ هەندێکی تر نەیگرێتەوە کە هەمان مەرجیان تێدا بێ لەناو چاکسازیەکەیە وەکو پارێزەران پشتیوانی هەموو کەمپینێک دەکەین کە لە چوارچەوەی یاسادا کاری بۆ دەکرێت دیارە ئەو کەمپینەی کە لەلایەن تۆڕی میدیای پەیامەوە ڕاگەیەندراوە ئازادکردنی بە مەرز ئازادکردنی بە مەرجیش دەرفەتێکی یاساییە کە دەدرێتە هەموو ئەو کەسانەی کە حکم دراون کە لە نێو زیندانەکان داهەن بەپێی قانونی سوڵ محاکەمات جەزایی مادە 331دا و مافی خۆیانە کاتێک کە لە 4 بەشی سزاکە 3 بەشیان بەڕێکردبووە پێویستە لەلانی پەیوەندیدار ئەو دەرفەتەش بڕەخسێنە بوو لانانەی کە بۆ ئەوەی لە کاتی هاتنە دەرەوە بتوانن سوود لەو مافەش وەربگرن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستان سەرەتا دەمەوێ وەکو پەرلەمانتارێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پشتیوانی خۆم دووپات بکەمەوە بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم کەمپینەی کە ڕایان گەیاندووە بۆ ئازادکردنی بە مەرج بۆ ئەو بەندکراوانەی کە لە کوردستان بەندکراون کە ئێمە داوا دەکەین کە حکوومەتی هەرێم سەرۆکاتی دادوەری کوردستان پابەند بێ بەو یاسایانەی کەوا لە کوردستان پەیڕەون ئەو یاسایانەی کەوا کاریان پێ دەکرێت هەر لەسەر ئەو یاسایانە بڕۆن ئەویش یاسای ئازادکردنی بە مەرجە لەبەرەوەی بەڕاستی لادان لەو یاسا و لەو بڕیارانە پێمان وایە پێشێلکردنی ئازادی و مافی مرۆڤەکانە بۆیە دووبارە و سێبارە من پشتیوانی خۆم ڕادەگەێنم و داوا لە ئێوەش دەکەم خوشک و برایان پشتیوانی ئەو کەمپینەی کەناڵی ئاسمانی پەیام بکەن و سوپاس و پێزانی و دەستخۆشی و دوعای خێریشمان بۆ ئەم کەناڵە ڕەنجینە خوای گەورە ئەم کەناڵە هەر دائیم کە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.